دیارە کتۆڕی ڕێکخراوەکانی هەڵابجام ساڵ بۆ چوارەمین ساڵە فستیڤاڵی هەنار بەڕێوەبین و ئێستا بۆ چوارەمین ساڵ ئامادەکاریەکانمان دەست پێ کردەوە لە کۆتایی ئامادەکاریەکانین. ئەلحەمدولیلا تاوەکو ئێستا ئیشەکان بەباشی بەڕێوە چوون. دامان ناوە 25-26 مانگ ئێمە فستیڤاڵەکە ئەنجام بدەین ئەگەر کەشەوە لەبار بێەوە گۆڕانکاری بەسەرانەیەت. لە زۆر ڕۆ جیاوازە لە ساڵانی ڕابردوو لە ڕووی بەشداری جوتیارەکان کە توان بڵام دوو هێندەی ساڵانی ڕابردوو زیاد لە 200 جوتیار و خاوەن بەرهەم بەشداری کردەوە پەیوەندی پێوە کردوین ئەمساڵ. تەسەوڕەکەین نزیکەی 20,000 نەفەر ئامادە بێ ئەو ڕۆژە لە فستیڤاڵی هەنارا ڕکلامێکی زۆر باشی بۆ ئەکەین و کەناڵەکان زۆرە لە کەناڵەکان ئامادەیان دەربڕێ و سوپاسیانەکەین. بەرنامەکان جیاوازن، ڕۆژەکان ڕۆژێکمان زیاد کردووە ساڵین ڕابردوو یەک ڕۆژ بۆم ساڵ کردومانە بە 2 ڕۆژ. هەموو ئەوانش خواستی بەشداربووەکان و خواستی جوتیاران و ئەوانە هانی داین بۆی ڕۆژەکە زیادکەین. ئەمە تەسەوڕەکەین ئەمساڵ وەکوتم قۆناغێکی زۆر باش ببڕێ بچێتە قۆناغێکی باشتر و بۆ ساڵانی ئایندە بتوانین ئەم فستیڤاڵە بکەینە فستیڤاڵێکی نێودەوڵەتی وە لە وڵاتانی دەرەوە خەڵک و جوتیار و خاوەن بەرهەم و کرار و فرۆشا ڕووبکاتەم شارە ئێمە. ئومێدمان ئەوەی و ئامانجیشمانەوە ئیشی جددی لەسەرەکەین بۆ ساڵانی ئایندەتری.